ئێرە پردی هۆهنتسلۆ نەبغۆکایە لە شاری کۆڵنی ئەڵمانیا بەوتەی ئەو کەسانی تەمەنێکیان هەیە و لەگەڵ خۆشەویستیەکانیاندا لە سەردەمی گەنجیدا لێرە قفڵیان داخستووە دەڵێن ئەمە جۆرێکە لە کللتوری تایبەتی ئەم شارە. ئەمە بەتەنها لەسەر ئەم پردە هەیە لە هەموو ئەڵمانیا نییە تایبەتە بە کۆڵن ئەم قفڵانە لەلایەن دوو خۆشەویستەوە دادەنرێن و دادەخرێن کە ناویان لەسەر قفڵەکان دەنووسن. سەردانیکردنی خەڵکی بۆ دانانی قفڵی خۆشەویستی تایبەت نییە بە ڕۆژ و کاتی دیاریکراوە بەڵام قەرەباڵغترین کاتی سەردانیکردنی ئەم پردە لە ڤۆخن ئێندایە واتە ڕۆژانی پشووی هەفتە و هەروەها پشوەکانی تر. بۆ گەنجەکانیش دەیانەوێت دەستپێکی ژیانیان بەداخستنی قفڵی خۆشەویستی بێت لەسەر ئەم پردا. هیوادارین بۆ هەمیشە پێکەوە بین لەگەڵ خۆشەویستەکەم چونکە هەر لەبەر ئەوە ئەم قفڵەمان پێوە کرد. ئەمە کلیلی قفڵەکەیە فڕی دەدەین ناو ئاوەکە تا بە خۆشەویستەکەم بڵێم چۆن ئەو قفڵە ناکرێتەوە جارێکی تر ئاواش لێک جیا نابینەوە. کەسانێک لەسەر ئەم پردە بە تەنها و دوور لە خۆشەویستەکانیان بەدی دەکرا کە بەدڵ بە خۆدا هاتن و هەناسەی تونند و گەرمی دوور لە خۆشەویستەکانیان سەیری ئەو قفڵانەیان دەکرد. من ناوم هەمەدا خەڵکی ئەفغانستانم لە بەرلین دەژین بەڵام ئێستا بە سەردان هاتوومەتە کۆڵن لەبەرەوەی شارێکی زۆر خۆشە. من زۆر حەزم ببینینی ئەم قفڵی خۆشەویستانەیە خۆم نەمتوانی و قفڵ لێرە دانێم چونکە خۆشەویستەکەم لە ئەفغانستانە لێم دوورە ناتوانین پێکەوە ئەم قفڵدانێ. هەروەها لەسەر دیوارەکانیش جۆرەها وتە و یادگاری عاشقان بە زمانە جیاوازەکان نووسراوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا شاری کۆڵن ئەڵمانیا.